رادیو دنگی گن دنگی توی هاواتیا سلااوتان لێبێ هەم کاتتان باش بەڕێزان بەرمەتی هاوکارانم گەشتێکی نوێی هەواڵەکانتان ئەمڕۆ هەینی 15 داری 2024 تان پێشکەشەکەین بیسەروان بن. بەڕێزان عێراق و تورکیا دوای کۆبوونەوەکەی نێوانیان کە تایبەت بوو بە بواری ئەمنی ڕاگەنراوی هاوبەشان بڵاو کردوەوە دەڵێن بوونی پەکەکە لە عێراق پێشێلکردنی ئاشکرای دەستوورە خاکی عێراقیەکان بۆ هێرشکردنە سەر تورکیا بەکاردێنە. بە گوێرەی ڕاگەنراوی هاوبەشی تورکیا و عێراق خاکان فیدان و فواد حسێن جێگیری سەرۆکوەزیران وەزیری دەرەوەی عێراق کە لە 14 ئازاری واتە دوێنێ لە بەغدا کۆبوونەوە لە کۆبوونەوەیەکدا وەزیری بەرگری سەرۆکی دەستگای هەواڵگری بریکاری وەزیری ناوخۆ لەلایەن تورکیا و وەزیری بەرگری و ڕاوێژکاری یاسایی نیشتیمانی و سەرۆکی دەستەی هەشتی شابی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێم ڕاوێژکاری دەستگای هەواڵگری لەلایەن عێراق و ئامادە بوون. ئەوە خراوەتە ڕوو ئەم گفتوگویانە درێژە پێدەری و گفتوگویانە بوون کە لە نۆزەی کانونی دووەمی ساڵی 2023 لەنقەرە لەلایەن هەردوو وڵاتەوە ئەنجام دراوەی دارد و لا باسییان لەڵوەستی هاوبەشی خۆیان کردو لە بەرامبەر پێشهاتە ناوچەیەکان و ئاستەنگی جۆران جۆر هەروەها باسییان لامەدەکاری بەردەوامەکان کرد بۆ سەردانی داهاتووی ئەردۆغان بۆ بەغدا لە دوای مانگی ڕەمەزانەوە و کارانێک کە پێویستن بۆی ئەو پەڕیتوانیانەوە وامەدەکاری بۆ سەردانە مێژووی بکرێ. بۆەوەش خراوەتە ڕوو لە کۆبوونەوەکەدا بڕیار دراو کە کارەکان شڕتر بکرێتەوە بۆ پەسەندکردنی یاداشتێکی لێک تێگەیشتن بەمبەستی دروستکردنی چوارچێی پێکهاتەکان لەلایەن جیاوازیەکانەوە. هەردوولا لە ڕێگەی یادداشتنامەیی لێک تێگەیشتنەوە کامەدەکاری دەکەن بۆ ڕێکەوتن لەسەر دامەزراندنی چوارچێی استراتیژی بۆ پەیوەندیەکانیان. هەر لەسەرم ڕاگەنراوە هاوبەشە لەگەڵ چاودێری سیاسی دکتۆر حەکیم لە باشووری کوردستانەوە گفتوگوی زیاتر دەکەین. دکتۆر دنیاک سوپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵم ئامادەی. سپاس بۆی ئەوم کاتتان باش. دەمەوێت پەمان بڵێ گەر ڕاگەنراوە هاوبەشەکەی عێراق و تورکیا بینیوە چ خوێندنەوەیەکی لێ دەکرێم ڕاگەنراوە هاوبەشە بۆ لەم کاتەدا باس لەوە دەکرێت کە پاکەکە لە عێراق پێشێلکردنی ئاشکرای دەستوورە. دیارە ئەمێ ئەوە ڕوونکەینەوە کەم دانیشتە دەرەنجامی ئەو دانیشتە ئەمنیە بوو کە لە نێوان دەوڵەتی تورکیا و عێراق لە دیسەمبەری 2023 نەتیجە دەرەنجامێکی ئاوا چاوەڕێن لێکراوی بوو لێ دەکرا کە ئەردۆغان سەردانێکی عێراق دەکات دوای مانگی ڕەمەزان. ئەڵبەت هۆکارگەلێکەیە کە توانین بڵێن کاریگەری لەسەر ئەم دانیشتنەوە بە جۆرە لە جۆرەکان بەرەو پێشچوونێک لە ئاست پەیوەندیەکانی دەوڵەتی تورکیا و عێراقدا ڕۆژ بێتە پێشەوە ئەم لە بەرژەوەندی گەلی کورد بەگشتی نەبێ. ئەوە شەوەیەکە لەم دانیشتنەدا کە کراوە ئەوەی کە تازە بێت کە جۆرێک لە دانیشتنەکان و هەوڵەکانی تری تورکیا جیاواز بێ ئەوی شەوەیە کە دەستگای ئاسایشی بڵێن ئاسایشی عێراقی بە جۆرە لە جۆرگان تەلمی حەگیداوە کە پاکەکە حیزبێکی لە پێچوانەی دەستوری عێراقە واتە بوونی پاکەکە بە حیزبێکی مەحزوور واتە قەدەغەکراو نائدەبا. ئەلبەت ئەمەش هۆکارگەلێکی لە پشتە هۆکارگەلەکان هۆکاری نێودەوڵەتی هەرێمی هەیە یعنی ئەو بارودۆخەی کێسا لە ئاستی عالەما دەڕات و ئەو چانسەی کە بە تورکیایدا بەهۆی جەنگی ئۆکراین و بە جۆرە لە جۆرەکان ئەم ملهوڕیەکە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بە تایبەتی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا و باشووری عێراق. ئەمە بەشێکی تری پەیوەندی بەو جەنگی غەزە و بە جۆرە لە جۆرەکان تەعاتفێکی ئیسلامی لە نێوان دەوڵەتی تورک و دەوڵەتی عێراق و دەوڵەت ئیسلامیەکان جۆرێک هەماهەنگی دروست بۆ بۆی کە ئەوەی کە ناوێنن دژمنێکی هاوبەش کە ئیسرائیل لە ڕێگانەدا بە جۆرە جۆرەکان هاوکاری و هەماهەنگی بێن بۆ دوورکەوتنەوەی کە ڕەمزیەی کە ئێستا تورکیا لە ئیسرائیلەتی بە بۆنەی جەنگی غەزە. بەشێکی تری پەیوەندی بە هەلومەرجی ناوخۆی هەرێمی کوردستان وەیە بەڕاستی لە وازبوونی حکومەتی هەرێمی کوردستان و پێگەی حکومەتی هەرێمی کوردستان و قورسایی دەستوری و ئەو یاریکردنەوە ئەو بێ حرمەتی و بێڕێزەی بەرامبەر بە
حکومەتی هەرێمی کوردستانێک لەلایەن عێراقەوە وجودێکی لەو جۆرەی نەماوە بە تایبەتی تریش بینیمان کە سەرەتای پێشەوەی سەردانەکەی وەزیری دەرەوە و بە بدەیاوانەکەی بێ بۆ عێراقەوە پارتی دیموکراتی کوردستان بە ناوی پاسەوانی سنوورۆ لەگەڵ دەوڵەتی تورکیا دانیشتون ئەمە بە بەشێکی تریشی پەیوەندی بۆ یەکە دەوڵەتی تورک و عێراقیش دڵنیان لەوەی گەلی کوردستان بەهۆی ئەو سیاسەتە داڕێژا و بە پیلانەی لە نێوان دەوڵەتانی ناوچەکە بە ئێران و بە تورکیا و بە عێراق شۆدانراوە بۆ ئەوەی کە کال لە بێهێزکردنی قواری دەستوری هەرێم بکەن و ئەم جۆرە لە دانیشتن کە ئێسا کرێت تەنها ئەوە نییە کە دژی پەکەکە بێت چونکە ئێمە زانین پەکەکە لە ساڵی لە دوای هێشتاکانەوە بە تایبەتی لە دوای 90 چەندین ئۆپراسیۆنی هاوبەشی تورکیا و عێراق و ئێران و هەموو لایەنە سیاسەکان بە پارتی و بەیەکێتیش دەکراوە بەڵام پەکەکە توانیوێتی بە گوێرەی گۆڕینی بارودۆخی عسکەری خۆی توانێتی مقاومە بکە و بمێنێتەوە وە ئەو واقعەکە بەڵام هەموو ئەو پیلانانەی کە باسم کرد کار لەسەرەوە کراوە کە هەم ئیرادەی گەلی کورد لە باشووری کوردستان بە شێوەیە وا لێ بکەن کە کوردبوون و نەتەوەبوون و پاراستنی خاک و نیشتیمان هەتا ئەم هێزە دەسڵاتدارە بەکرێ گیراوە لە باشووری کوردستان بێنێ هیچ جەدوایەکی نییە یعنی ئەوان واتە فیدباکی ڕنگدانەوەی ئاستی بەهێزی یەکێتی نەتەوەی لە باشووری کوردستان وەریان گرتووەوە دەزانن کە ڕەنگە لە باشووری کوردستان ئاستەنگیەک نەبێنێت لە بەردەمی ئەو پێرسوو داگیرکارن چونکە پیرۆزی خاک لای دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نەماوە و پیرۆسترین و مخەدەسترین خاک لای بە ئیدعای کوردانەی خۆیان لە ساڵی 61 تا ئێستا لە 60کانەوە تا ئێستا کەرکووک و قودسی کوردستان و دڵی کوردستانە ئەوە بوو بە ژێرپێی حەشدی شعبی و دەوڵەتی عێراقەوە ئەمان هیچ کەرامەت و شکوەیەکیان یعنی هەکەرامەت و شکویان نەما و ئەو خاکە پیرۆزە کە بەخوێنی سەدان شەید و هەزاران تێکۆشەر هاتە ژێر دەسەڵاتی حکوومەتی کوردستان دوان کاتە بەشی ئەتوانین بڵێن هۆکارگەلەکان زۆرن بۆی تورکیا لەگەڵ عێراقا بگەن بە ڕێکەوتنێک کە بەجۆرە لە بەشی سۆمی ئەو فشارانەی دەوڵەتی تورکیایە کە لە عێراقی دەکات نەک لە کورد لە ڕێگەی فشاری ئاوە کە هەموو پسپۆرانی جغرافیا هەموو پسپۆرانی ژینگە پیان وایە کە ئەو کردانەی کە تورکیا ئەیکات کردەیەکی نائینسانی نامرۆڤیە دژ بە عێراق بەگەلی عێراقێکە ئەویشەوەی تەحەسر بوون و بە بیابانبوونی عێراقە ئەکرێت ئەگەر بەم شێوەیە تورکیا مامەڵە لەگەڵ دەوڵەتی عێراق و تەنانەت سووریا بکاتەوە لە سا هەفتای ناوچە کشت و کاڵەکانی عێراق ئەبێ بە ئەمە بەشێکی تریشی پەیوەندی بەو جۆرە تەسەوڕەی عێراقەیە کە پێ وایە کە لە ڕێگەی تەنمیەواتە ئەو ڕێگەی کە بازرگانی کە بە بەدیلی ڕێگەی ئاوریشمی هندی کە ڕۆژهەڵات و ئەوروپا و ڕۆژهڵاتی ناوەڕاست بەیەکەوە دەبەستێ پیان وایە عێراق پێ وایە کە دەرفەتێکی گەورەیە کە لەگەڵ تورکیا ببن بە شوێنێکی استراتیجی بۆ بازارێکی گەورەی ئاڵوێڵی بازرگانی چونکە بەڵێ یعنی ئەتوانین بڵێن کۆی گشتی ئەو ڕاگەیەنراوە هاوبەشەی کە بڵاو کراوەتەوە بە ئامانجی بەرژەوەندی هەردوو لا بڵاو کراوەتەوە لە بۆرەی هەردوو لا بەرژەوەندی هەم بازرگانیان هەیە هەم ئابوووریان هەیە وەکو جەنابەت کۆمەڵی خاڵت باس کرد ئەمە یعنی ئەمە وەکو بابەتێکی لێکدانەوەیەکی گشتی بۆ بابەتەکانی سەرەوەی کە ئێمە باشە بە پێچوانەوە ینی ئەتوانین بڵێن ڕەنگە ئەم پرسە و ئەم لۆجیکی مامەڵەکردنە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستاندا لە بەرژ ئەمانە ئەمە تەسەوراتی دەوڵەتی تورکی و دەوڵەتی عێراقی بوو بۆ ڕێکەوتنەکە ئەوەی کە باسم کرد بەڵام ئەوەی کە تەسەوراتی عەقلانی بخێنە گەڕ بۆ پرسی چارەسەری کێشەی کورد لە باکووری کوردستان و وەبوونی بارگاکانی تورک و بارگاکانی پارتی کرێکارانی کوردستان لە باشووری کوردستان لێکدانەوەکی تر ئێمە پێمان وایە وەک باسم کرد ئەم هەوڵانە ئەگەر لەبری ئەوە کە پاسیان لە چارەسەری کێشەی کورد لە دوو پارچەی کوردستان کردایە باشتر بوو نەک بەوەی کە هەنگاو بەرەو شەڕێکی تر بنێن چونکە دەوڵەتی تورک دڵنیایە لەوە عێراقیش کە ناتوان چارەسەری ئەم کێشە بە شەڕکردن بەشێکی تری پەیوەندی بە
قوڵبکردنەوەی ئەم هاوکێشە هەیە لەلایەن ئێرانەوە چونکە لە ڕاستیە ئێستا ئەوەی کە بابەتێک لە ناوچەکەدا یعنی جۆرێک لە جۆرە شرۆڤەکردن و قسەکردنی لەسەرەوەی شەوەیە باس لەوەیە کە هەر ئەم جۆری دانیشتە کە کراوە بۆ دەرکردنی پارتی کرێکارانی کوردستان لە باشووریستان هەمان ڕوانینی تر هەیە بۆ دەرکردنی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش بەڵێ بەڵێ بەنا مەبەست هێزەکان مەبەستم ئەمریکا و تورکیا لەناو خاکی عێراقاکە دەرچن بەڵێ کەواتە ئێستا لێراوە هاوکێشەکە پێچوانە بێتەوە هەم لە بەرژۆندی عێراق و هەم لە بەرژۆندی تورکیا چونکە ئێران بەرژۆندەکانی ئێران کە ساڵانێکی زۆرە ئەوەی کە بە ناوی هیلالی شێوی هەوڵەکانی بۆ پەرەسەند و باڵابوونی هەژمونی خۆی لە ناوچەکەدا هەیە ئەگەر بێت و ئێستا ئەم اتفاقێک کە ڕێککەوتنەکەی ئاستەنگە و ئاستەمیشە و پێ ناچێت هیچ جەدوایەکی گەورەی استراتیژی بێن ئەو کاتە ئایا ئێران ڕازی ئەبێ بە مامەڵەکردێکی لەم جۆرە کە ئەو خەتەی 40 کیلۆمەتری کە تورکیا نیازی هەیە بیهێنێت و لە گریمانی ئەوەی کە هێزەکانی پاکەکەن لە ناوچەکەدا باڵادەستیان نەمێنێ و کاتە تورکیا باڵادەستێکی لە ناوچەکە ئابێت چونکە عێراق هێزێکی لەو جۆرەی نییە کە بتوانێت کۆنتڕۆڵی ئەو ناوچانە بکە و لە بوونی هەر جۆرە هێزێکی تورکیا لە ناوچەکە لەگەڵ استراتیجیەتی دەوڵەتی ئێرانە و لەگەڵ ڕوانینی مێژووی ئەم دوو دەوڵەتە گونجاوانیە و ئەوەیشی کە کراوە ئەمە پێڵن سەدع ئەوەی کە لە عێراقا حکومەکە ئەوە نییە کە ئەیبینی بەڵکو دەوڵەتێکی قوڵتەیە دەوڵەتە قوڵە ئێران و هەژمونی شیعگەری لە ناوچەکە کارگا وە بە هیچ شێوەیەک پێ ناچێ ئەو ڕوانینە قوڵەی کە حکومداری کاریگەری لەسەر استراتیجیەت و حکومداری لە عێراق و ناوچەکە ئاکا ئێستا لە بەرژەوەندی نەبێت کە بە جۆرە لەم جۆرە پەیوەندیانی لە نێوان تورکیا و لە نێوان عێراقدا هەبێت چونکە بەرژەوەندەکانی دەوڵەتی ئێران نەخاتە مەترسیە بە تایبەتی لەم کاتا کە ئێستا ئێران لە لوبنان لە لیبیا لە یەمەن لە سووریا لە عێراق لەم شوێنانەدا بە جۆرە لە جۆرەکان لە ڕوبەڕووبوونەوە و جەنگێکی ئیعلان نەکراودا لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئەوروپیەکاندا هەیە ئەڵبەت ئەزانین تورکیاشێکی گەلە و دەوڵەتانی کە ناو حلفی ناتوە باشە دکتۆر بە پێم ڕاگەنراوە بێ ئەگەر بوونی پاکەکە لە عێراق پێشەلکردنی ئاشکرای دەستوورە ئەی بوونی بارەگای تورکیا لە عێراق و لە خاکی هەرێمی کوردستانە چییە؟ ئەوە پەیوەندی بەچیوە پەیوەندی بە هات دەرچوون لە پرنسبی ئەخلاقی دەوڵەتداریە یعنی کاتێک کە تۆ ئەبینیت عێراق مەبەستم لەوە عێراق و هەرێمی کوردستانیش بۆچی بە جۆرێک ئەم بڕیارە دراوە هەرچەنە فالح بەیازی حەشدی شعبیشی تیابووە کە من گومانمەیە ڕەنگە لە ڕۆژانی دوایە بە شێوەیە لە شوێەکان سیغەی بڵاوکراوەی ئەم بەیاننامە ڕەخنش بکرێت لەلایەن عێراقیەکانەوە چونکە کێشەگە لە چیە کێشەگە لەوەیە وەزیری دەرەوەی عێراق پارتیش ئەجندایەکی دیاریکراوی هەیە کە لەگەڵ دەوڵەتی تورکیا چامانگێکێ بەشی دۆم وەزیری بەرگری عێراقیش هەر سونەیە و ئیخوانن و پەیوەندێکی قوڵیان لەگەڵ دەوڵەتی تورکیایە کەواتە ئەکێ بڵێن ینی سیغەی بەیاننامەکە ینی ئەگەر سێ طرف چوار طرف دانیشتن سێ طرفی سنە و باگراوندێکی یەکگرتویانە لە بەرامبەری فالح بەیاز و ئەو حرەکەتە گەزبکرد بۆی ئەڵێم ڕەنگە تەنها ئەم بەیاننامە و ئەم جۆرە لە ڕێکەوتنەکە تەنها حیبری سەروەڕق بێت نەتوان لە ڕووی کردداری و لە ڕووی جیۆسیاسی و مامەڵە لەگەڵ ئەم بەیاننامە و ئەم ڕێکەوتنا بکرد و شتێکی تریشەیە پەیوەندی بەچوەیە لە ئەگەری ئەوەی کە عێراق هاوکاری دەوڵەتی تورکیا بکات ڕەنگە لە کاریگەری هەبێت لەسەر بوونی هێزەکانی پاتریەکارانی کوردستان بەڵام کێشکەلەوەیە ناساندنی پاکەکە بە تیرۆر
پەیوەندی بەوەیە کە لە پەرلەمانی عێراقا بە شێوەیە لە شێوەکان وەکو یاسایەک دەرچێت ئایا ئەوە چۆنی لێتێ و ئەوە چاوەڕێی ئەمە دەکرێت کە لە ناو پەرلەمانی عێراقی شاپەکە کە بە چرۆر بناسێنرێت چونکە ڕەنگەیەکی لە ئامانجەکانیان ئەوە بێت کە بە شێوەیەکی ڕسمی چونکەمە شتێکی پرۆتۆکۆلی سیاسی یاسایی نییە بەڵکومە ڕێکەوتنیەکە کە یعنی نەشانتوە تیرۆریستە تا ئێستا بەڵکویانە عێراق توێتی حیزبێکی قەدەغەکراوە نەیوتوە حیزبێکی تیرۆریستە لەناو ئەم بەیاننامە چونکە ئەوەش خۆتە زانی تورکیا ویستی ئەوەی هەیە کە بە ناوی تیرۆرۆ بناسێنرێت ناونێن بەڵام یەکێک لە ئیجابیاتی ئەم بەیاننامە ئەوەیە کە بەڕسمی نەکراوە ئەوەش پەیوەندی بەچیە پەیوەندی بەو بابەتانەیە کە وتمان دەوڵەتی قوڵی عێراقی بابەتێکی تر هەیە کە ئەویش مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکانی ناوچەکە بە شێوەیەک لە شێوەکانە جیاوازە لەوەی کە لە ڕووکەشی بڕیار و پەیوەندیەکانە باشە دکتۆر سیاست شڕۆڤەی ئەگەرەکانە ئەگەرچی لە ماوەی ڕابردوودا بۆ خۆمان نەزانین کە سەرباری ئەو هەموو بردومان و هێرش و داگیرکاری و سنوور بەزانەی تورکیا هەبوو لە ناو خاکی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان بە یەک بەیاننامە نەیتوانێت هەڵوەستی هەبێ بەڵام هەروەکو ئاماژەم پێدا سیاست شڕۆڤەی ئەگەرەکانە لە حاڵەتێکە ئەگەر ئەگەرێکی بچووک دابنین حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوەستێکی جدی هەبێ بەرامبەر بەمە هیچ ئەگۆڕێت بەدڵنیایی و یعنی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها ئەمڕۆ بەیاننامێ دەرکا بەوەی کە بڵێ لە ئێمە لە بری ئەوەی کە کێشەکان بە چەک و بە شەڕ و بە پرۆسەی سەربازی چارەسەرکەین پێویستمان بۆ هەیە کە ڕێگاچارەی دیموکراتیانە و ئاشتیانەی بۆ گەلانی تورکیا بکەین بە دڵنیایی و کاریگەری بەڵام ئێمە دڵنیاین حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کات ناتوانێت بڕیارێکی لەو جێورە بدات و ئەوەی کە ڕێخۆشکەرە بۆ بەرەو پێچوونی ئەم پەیوەندیانەی لە نێوان تورکیا عێراقەوە حکوومەتی هەرێمی کوردستانە لە حکوومەتی عێراقی باشە ئەگەر یەکێتی لەگەڵ لایەنە سیاسەکانی دیکەدا ڕێبکەوێت بۆ ئەوەی کە وەکو ئاماژەت پێدا بەیاننامەیەکی هاوبەشی هەبێت بەتەنیا پارتی دیموکراتی کوردستانی تیانە بێ لە بەرەوەی حەزبێکی سەرەکیە هێشتا هەر کاریگەری دەبێ یاخود نەخێر هەموو هەوڵێکی تر چ لە ناو کۆمەلگاوە بێت چ لەلایەنی پاتە سیاسەکان و بە تایبەتیش پاتێکی سیاسی هێزێکی باڵانسی هێزی هەرێمی کوردستانی کێتی نیشتیمانی کوردستان ئەگەر هەڵوێستێکی بیۆرانەوەی هەبێت ئەگەر هەڵوێستێکی جەریانەی هەبێ بۆی کە بە جۆرێ لە جۆرەکان ئەو بەیاننامە ڕەتکا و ئەو بابەتە باسکا کە پێویستی بە چارەسەری ئاشتیانەیە پرسە وەکو چۆن لە هەموو گوتارە بیۆرانەکە یەکێتی نیشتیمانی پاڵ تاڵەمانی قسەی لەسەرەوە کردووە کە ئەوان لەگەڵ هیچ جۆرە دەستێوەردان و شەڕەکانی دژی پەکەکە وە پرسەکانی پیان وایە کە پرسی ئەمە وجە نەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانی فەرمی و ئەعلانەوە کە کراوەیەکە ئەوان لەگەڵ ئەوانین کە هەردی شەڕی پارچەکانی ترگەن بەڵکو پشتگیری پارچەکانی تریشەکەن و نابنە هەڕەشەش لەسەر هیچ پارچەیەکی هیچ دەوڵەتی دراوسێ بە دڵنیایی و ئەگەر ئەوە بێت بەڵێ دکتۆر گەر لەمە باوەڕەکەم خەتی ئینتەرنێتی نەما بە دکتۆر حەکیم چکە پێش بەرنامەکەش قسەبان زۆر کرد باسی لەوە کرد کە شەحنی پێنیە بۆی نەبوونی کارەباوە لە کوردستانە دنیاک سوپاسی یەکەم دکتۆر حەکیم چاودێری سیاسی لە باشووری کوردستانەوە لەگەڵمان بوو ئەوەی کە هەبوو وەکو پێویست ئێمە توانیمان وەری بگرین جارێکی دیکە سوپاس بۆ ئامادەبوونی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان بەردەوامە بۆیە بردومانانەی هەوڵاتیانەوە دەکرێت تا ئامانج لە ئێستادا دەوڵەتی تورکیا باوکاری پارتی دیموکراتی کوردستان هەڕەشەی ئۆپراسیۆنی داگیرکاری دەکە و چالاکۆنانی هەولەریش دەڵێن هەرگیز گەلی کوور بێرش و بردومانەکانی تورکیا لەناو ناچێت. گەڕێتەوە سەر سیاسەتێکی قەومی و ئێتنیکی کە دەوڵەتی تورکیا پەیڕەویەکە و 100 ساڵە پەیڕەویەکە سیاسەتێکی هەڵەیە بەداخەوە ئەساسی لەسەرەوەیە کە بە یەک نەتەوە و یەک زمان دەوڵەتێک بەڕێوە بەرێ و هەر لەسەر و ئەساسە هەر جۆرە مقاومە و بەرخۆدانێک لە ڕوبەڕووبوونەوەی ئەو سیاسەتە ڕوبەڕوویە بێتەوە لێدا پارتی کرێکارانی کوردستان وەکو مقاومەیەک دژ بەو سیاسەتی
یەک زمانی کردن و یەکنەتەوەی کردنا لە هەفتاکان سەری هەڵدا و وجالان ڕێبەریانەکە ئێستا لە زیندانە تەسەوەرێکی غەڵەتە تەسەوەری وابێ کە کورد ئەگەر لە وڵاتی تورکیا بژیت زمانی کوردی سەر هەڵبداتەوە ئەوە تورکیا لە ناوچ تورکیا بێ پێداچوونەوە بکە کە دەرێن وڵاتە داگیرکەرەکانی عەرەب و فارس و تورک مەقسەدمان گەلانی عەرەب و فارس و تورک نییەکەک مەقسەدمان چینە دەسەڵاتدار و دەسەڵات بەدەستەکانی ئەو وڵاتەنە کە خەڵکی شۆڤینستن باوەڕیان بە دیموکراسی نییە باوەڕیان بە برایەتی گەلان نیە باوەڕیان بە ژیانی یەکتانی نییە لە ساڵی هەشتاکان ڕاکە پەک پارتی کرێکارانی کوردستان دروست بوو ئەو حیزبانە لەوێ دروست بوون کوردیان زیندوو کردەوەی سەرە زیندوو بوویتەوە کورد بوویتە شت لە تورکیا لەبەرەوە ئەوان تۆقین لە گەشەکردنی مەسەلەی کورد تۆقین طبعا دائیمەن خەڵکی زۆردار خەڵکی شۆڤینیست ئەوەی باوەڕی بە دیموکراتی لێی وایە بەهێز و بە تۆقاندن و بە زۆرداری ئەوە ڕێگا لە گەشەکردن و سەربەستی میلەتان دەگرێت مالای لەم ئەوان تەجروبە لە مێژ وەرناگرن خۆ ساڵەهای ساڵ میلەتی کورد میلەتی خۆیان تور خۆیان میلەتانی دنیا ئاسیا ئەفریقا خەباتیان کردیان نیزاریان کردیان 100 ساڵ لە تەمەنی میلەتێک زۆر نییە ئەمە 100 ساڵ خەبات دەکەی 100 دیش خەبات دەکەی یعنی لە تەمەنی میلەتێک ئەمە ڕاستە لە تەمەنی کە فەردێک 10 ساڵ زۆرە 20 ساڵ زۆرە دەمانەوێت لە تەمەنی خۆمانە شت ببینین بەڵام لە تەمەنی میلەتێکی کوردی کە تەمەنی هەزار ساڵە 100 ساڵ هیچ نییە بەڕاستی پێی لە ناو ناچی تجربەی 100 ساڵ 200 ساڵی خۆی ئەگەر لە ناوی بردایە بەڵام دەیەوێت بەرە بە گەشەکردن پێت چکاو زۆر لەوە دەترسی ئەگەر بێت و مەسەلەی کورد لەوێ سەرکەوتوبی کەوا بەشەشی کوردات بەشەشی تورکیادا دەپڕێ ئەو دەوڵەتە نامینێ ئەو سیادەی تورکیزم نامینێ ئەو پان تورکیزمە نامینێ لەوە کورد دەبتە شریک و دەبتە میلەت و دەشترسێ ئەو قورسایە لە مستەقبەلی سبەینە 16 ساڵ تێپەڕە بە بەسەر کیمیابارانی هەڵەبجە کە لە ساڵی 1970 شارەکە بەچێکی قەتەخکراوی کیمیایی لەلایەن ڕژێمی باسەوە کیمیاباران کراوە بەهۆیەوە 5,000 کەس شەهید بوون و نزیکەی 10,000 کەسی دیکەش بریندار و بێسەر و شوێن بوون لەگەڵ نزیکبوونێ و ساڵیادەدا هەڵەبجە بەرپرسانی حکوومەتی هەرێمی حیزبەکان دەسەکەنەوە بە بەڵێنی جۆراوجۆر و دانانی پرۆژەی خزمەتگوزاری بۆ شارەکە بەڵام هەوڵاتیانی هەڵەبجە زۆر نیگەرانن بەسەر جەمەوە بەڵێنانی کە دەیدەن بە هەوڵاتیانی شارەکە و باستەوە دەکەن هیچیان بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان نەکردەوە هیچ نەکراوە چای ساڵ گلەی حکومان لە حکومەت هەیە ئێمە ئەو حەمکە قەدەراتەمان لێ خۆمیاوە دەربەدەری و ماڵوێرانی و ماڵکاولی و ئاوارەی وڵاتان بین بەڵامێکی هیچ شتێکمان تایسە بۆ نەکراوە جاو بەڵانان ئەگە جێبەجێ بکرایەتی خەڵک لێی نەیەکرد نەوەڵا هیچ جێبەجێ نەکراوەتی جێبەجێ کراوە ئەی خەڵک لێی زۆر هەیە لە حکومەت چۆن نیەسی ئەرە وەڵا هیچ بارینە بارزۆخ لە ڕووی هەموو ئابووری و ژیان و هیچ بارینە ئەوەی ئەبووە ئەم هەڵەبجە تاک بووایە لە یارمەتیانی شارەکانی کە شارێکی بریندارە 5,000 شەهیدمان بووە ئێستا ئەوەی بۆ نەشوێ نەکراوە بە هەڵەبجە نەکراوە خۆی باعث ئەمە هەڵەبجە سمبولی عالم وایە پێویستی بە هەموو شتێک هەیە هەموو شتێک بە ڕێگەوبانە بە پرۆژەیە بە مەکتەبە بە خەستەخانەیە بە هەموو شتێک پێویستی بە هەموو شتێک هەیە تا ئێستا هیچی نەکردووە هیچ نەکراوە تا ئێستا وەڵڵی وەزعی خەڵکە لەسەر نەوەی خراپە وەڵڵی بڵێن چێ نەبینە هەلوو تۆزێتە تەوریستێک و تۆزێ بەڵام بۆ شێوەی ناکە خەڵم لە ڕاباسیەکە و هەڵەبجانکەەوە بە محافظە و هەڵەبجە وای بۆ کراوە ئەمەی بۆ کراوە تۆزێ بە هاتووە تایم بەڵام ئەو تایمە نییە کە خەڵک بەدڵی خەڵک بێت هیچی بۆی نەکراوە ئەو دوو مەجموعەی کیمیابارە نەکراوە تۆ فەقەت ئێستا شایانی ئەوە نەشتی بۆ نەکراوە کە شایستەی ئەو لێ خۆماوە بێت من خۆم لە کیمیاکە بریندار بووم ئەمجا مناومان هەڵگرتووە بە سیارە بردوومانتە ئێران لێ لە برینداری خۆمانە تەسلیمی پاسداروان کردو یەکێکە ئالە و کچە بوون وانەی کچێکی مناڵی سێمانمان لە چاوی باوکوسا لەوە چێ پێنجی جێبەجێ بکە ناوەڵ ئەو ساڵانەیە ئەو دوو مەجموعەیە کردووە هیچی جێبەجێ نەکردو یەکیان من خۆم بریندارم بەس کاتی خۆی باش بووم لە ئێران درەنگ هاتمەوە هی وایان نووسیوە لە 93 و 94 ئەمریکای کردووە من ئیسا مەعاشم نییە ئەوانە مەعاشیان هەیە پێویستی بە یارمەتی هەڵەبجە بە نۆژانکردنەوەیە بە مەسەلە بکرێ بە پارێزگا پێویستی بە زۆر شتە کراوە بە پارێزگا و بەناو هیچ خزمەتێکی
بەڕێزان بۆ خۆتان دەزانن کە ماوەی 143 ڕۆژە ڕۆژنامەڤان سلێمان ئەحمەد کە لە دەواازەی فیشخابور و لە دوای گەڕانەوەی لە سەردانیکردنی کەسوکارەکەی دەستگیر کراوە لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە تاوکو ئێستا بە سەر و شوێنە پارێزەر ریکەیسەکەی نەریمان ئەحمەد لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە دوازانێری لەو وەردەگرین کاک نەریمان سڵاوت لەبێ بەیانێت باش سپاس بۆی کە لەگەڵمانی بەیانیتان باش سپاس بۆ ئێوەش سڵاو و ڕێزم هەیە بۆ گوێگرانتان سپاس دەکەین 143 ڕۆژە سلێمان ئەحمەد بێ سەر و شوێنە پێمان بڵێ وەکو پارێزەری کەیسەکەی چیتان کردووە هیچتان بەدەست خستۆکو زانیاری بزانن لانیکەم لەکوێیە ڕەوش و تەندروستی چۆنە بەڵێ تاوان سەرەتا بەداخەوە لە هەرێمی کوردستاندا لە باشووری کوردستاندا لە ژێر سایی دەسەڵاتی یەکێتی و پارتیدا دموکراسی و پرۆسەی دموکراسی و دەنگی ئازاد بە تەواتی لە پاشەکشەدایە هەمان کات قەزاش بواری قەزا بواری دادگا یەکێکە لەو بوارانەی کە لە ئێستادا زۆرترین گرفتیتیایە گەورەترین گرفتیتیایە بە قەناعەتی من لە وڵاتدا ئەگەر یاسا و عەدالەت لەناو هەر کۆمەڵگایەکە هەبێ ئەو کۆمەڵگایە تووشی هەر گرفتێک بێت دەتوانێت چارەسەری بکە بە مەرجێک عەدالەت و یاسا هەبێ خۆ ئەگەر بە پێچوانەوە بێ ئەوە هەر بوارێکی باشیش هەبێت تێگەچێ بواری یاساژی چکە لەو بوارانەی کە خەڵک جیرۆدەیەتی لە باشووری کوردستاندا بە تایبەتی تریش لە ژێر دەسەڵاتی پارتی دموکراتی کوردستاندا ئەمە زۆر زۆر زەقا دام و دەستگا ئەمنیەکان و محکەمە و هەموو ئەوانە بە ڕێژەیەکی زۆر لە ژێر سەیتەرەی حەزبدا لە ژێر سەیتەرەی شەخصدا هەر بۆ نمونەش لە کاتێک کە گیراوانی بادینان دەستگیر کران پێش ئەوەی کە دادگا یەکلای بکاتەوە کە ئایا ئەوانە تاوانبارن یاننا سەرۆکی حکومەت خودی خۆی وتی ئەوانە جاسوسیان کردو یعنی پێش دادگا کەوت کەوابێ بۆ خۆیان پلانەکەدا ئەڕێژن و تەوجیهی دادگاکانەکەن کە چی بکەن و چۆن قرار بدەن کەیسی سلێمان ئەحمەدی بە هەمان شێوە کەیسێکی وایە لە شێوەی گیراوانی بادینانە وەگی و ئاماژتان پێکرد بە شێوەیەکی ڕەسمی لە دەواازەی سێمەڵکاوە گەڕاوەتەوە بۆ سەردانی کەسوکاری بە هەمان شێوە بە شێوەیەکی ڕەسمی گەڕاوەتەوە بەڵام لەلایەن ئاسایشی دهۆکەوە توانین بڵێن فڕێنراوە ئەوە نزیک دەبینەوە لە 5 مانگ ئێمە هەر سەرەتا تیمێکی پارێزەرانمان دروست کرد لەو ئەو تیمە نزیکەی 10 جار زیاتر سەردانی ئاسایشی دهۆک و قازی تحقیقمان کردوە کە مختصە بە دۆسیی سلێمان ئەحمەدەوە قازی قەراری بۆ دەنگ کە بیبینین کە ببینە وەکیلی بەڵام ئاسایش بە بیانی ئەوەی کە لێرە نییە ڕاتی کردەوە کە ئێمە چامان پێ کرد لە کاتێکە بۆ خۆیان لە دوای ئەوەی کە فشار کرا هەفتەیەک دوای فشارەکان لە سەرەتای دەگیرکردنیدا ئاسایشی گشتی دهۆک بۆ خۆی لێ دوانیدا وتی سلێمان ئەحمەد لە لای ئێمە زیندانیە ئەو ڕوونکردنەوەیدا لەسەر دۆخی سلێمان ئەحمەد ئێمە پێمان ڕاگەاندمان ئێوە خۆتان ئەعلانتان کردووە کەوتانە لێرێ چۆن ئێساڵێن لێرە نییە بۆ ئەوەی کە ئیزنمان بن و دۆسیەکە نەبینە پارێزەری دۆسیەکە ڕێگریان لێکردین هەر ئەو کاتە ئێمە ڕامانگەیان بۆ ڕایگشتی کە ئەمە پێشێلی قانونی ئوسوڵی محاکەماتە بە پێی مادەی چ لە قانونی ئوسوڵی محاکەمات کاتێکە دادوەر بڕیار دەرەکات ئەبێت هەموو ئەندامانی زەبتی قەزایی واتە پۆلیس و ئاسایش و هەموو ئەو دام دەستگانی کە لەژێر سەرپەرشتی قازیدان بۆ ئەو محکەمەیە ئەبێت پێوی پابند بن کە ئەوان پێشێلی قەراری دادگایان کرد هەمان کات لە مادەی 123 هەمان قانوندا قانونی ئوسوڵی محاکەماتە باز لەوە کە هەموو تۆمەتبارێک مافی دیاریکردنی پارێزەری هەیە و ئەتوانێت بەبێ پارێزەر لە تەحقیقیشا هیچ ئیفادەیەک نەدا ئەوەن جارێکیش پێشێلی ئەو قانونیان کردەوە لە هەمان کاتدا پێشێلی دەستوریشان کردووە لە مادەی 19 دەستوری عێراقدا باز لەوە کە لە فەقەرەی 11دا باز لەوە کە متتەهەم کاتێککە دەستگیرەکرێ ئەبێ پارێزەری یا بۆ بگیرێ
یا پارێزەرێک بچێت دۆستەکەی ببینێت بە شێوەیەکی گشتی لە کەیسی سلێمان ئەحمەدا بە تەواوەتی پێشێلی یاسایان کردووە ئاسایشی دهۆک. ئێمە معلوماتمان هەیە کە سلێمان ئەحمەد لەناو ئاسایشی دهۆکدا معلوماتی دقیقمان هەیە حتا لە چه ژوورێکدا بوو ئێمە معلوماتمان هەیە. ئێستاش تقریبان ئاگاداری دۆخی هەین لە ئێستادا ئەو سەرچاوەیەک پێ ڕاگەیاندین کە زیندانەکەی گواستراوەتەوە بۆ زیندانی زەرکە لە هەر لە ناو دوهۆکایە هەر زیندانێکی تری ئاسایشە. تاکو ئێستا ڕێگەیان پێ نەداوین کە ئێمە ئەوەندەی زانیاریتان هەبێ و وەکۆ و زانیاری وردانەتان دەستکەوتو هەر لەو سەرچاوانەوە هیچ ئەشکەنجەیەکیان داوە و ئایا بە چه هۆکارێک دەستگیر کراوە؟ ئەمەتان بۆ پشڕاست بۆتەوە؟ ئێمە بۆ خۆمان دۆسیەکەمان نەدیوە بەڵام بەپێی بە دوواداچوونمان بەپێی مادەی یەکی پەرلەمانی کوردستانی واتە بە تۆمەتی تەجەسوس سیخوڕی کردن دەستگیر کراوە. زۆربەی زۆری ئەو کەسانی کە معارضن لە بەرامبەر دەسەڵاتی هەرێمی کوردستاندا مادەیەکیان بۆ دانێن مادەی یەکی ساڵی 2018 ئەوەندەی کە من بزانم واتە جاسوسیکردن یەکێکە لەو تۆمەتانی کە ئەدرێتە پاڵ زۆر کەسی ئازادی خواست کە ناڕازیە لە بەرامبەر ئەو دەسەڵاتە. ئەو مادەیە بەڵگەی بۆ دروزەکەن دێن دوو شاهدی نهێنی هێنن کە بەڵێ فڵان کەس ئێمە دیمانە و جاسوسی کردووە و کاملی ئەکەن یعنی دۆستیەکەی بۆ کاملەکەن کە حکمی تەوجیهی حکمی بۆ بکەن تەوجیهی تۆمەی بۆ بکەن تۆمەتێکی خەنە پاڵ و بۆ خۆشیان شاهید دروزەکەن وەک چۆن لە بەرامبەر بەشێکی زۆری زیندانیانی بادینان هەمان مادەیان بۆ ئەو کرا. بۆ سلێمان ئەحمەدیش ئەوەندەی کە ئێمە معلوماتمان هەبێ بەناڕاستەخۆ ئەوەیە بەڵام هێشتا ئێمە دۆستەکەمان نەدیوە تا تەکیب بینەوە لەسەرەوە بابەتە. قۆناغی محکەمە کاتێک کە تۆمەتبارێک دەستگیرەکرێت دوو قۆناغی تحقیق کە محکەمەی تحقیق لەسەری ڕاوەستەکە ئیفادەی لێوەرەگیری و دۆسیەکەی کاملەکە لە دوای فترەیەک لە دوای چەند مانگێک خۆی ئەگەر تحقیق زوو تەواو بێ ئەتوانێت لە کەمتریش لە مانگێکە ئیحالی بکە بۆ محکەمەی مختص بۆ محکەمەکردنی. بەڵام تا ئێستا سلێمان ئەحمەد نەچۆتە محکەمەی مختصە و هەر لە تحقیقایە. یەکێکیش لە بیانوەکانیان کە ئێمە نەیبینین ئەیان و هێشتا لە تحقیقایە بۆیە ناهێڵین کە بیبین لە کاتێکە متهم ئەتوانێت یەک ئیفادە نەدا بەبێ ئامادەبوونی محامیەکەی. یعنی تەواتی پێشێلی یاساکانی هەرێمی کوردستان و هیچ قسەیەک لە سلێمان ئەحمەد وەرگیراوە ئەوەندەی ئێوە ئاگادار بن؟ بێگومان قسەی لەگەڵا کراوە بەڵام ئەوەندەی من بزانم هەتا ئەو کاتی کە ئێمە سەردانمان کرد کۆتاجار قازی بە ناڕاستەخۆ پێیوتین تا ئێستا نیان هێناوەتە بەردەمی من. ئەمەش دەلالەتە چی؟ ئەمە دەلالەتە لەوەی کە نەیان توانیوە ئاعترافێکی بە زۆری پێ بکەن کە گومانم نییە لەوەی کە ئەشکەنجە بۆ خۆی مانەوە لەناو ئاسایشی هەرێمی کوردستاندا لە هەر ئاسایشێکا بێ ڕۆژانە بۆ خۆی ئەشکەنجەیەکی توندی دەرونی و جەستەییە لەبەرەوەی کە هیچ یەکێک لەو تایبەتمەندیانی تیانێدا ئاسایش یاخود پۆلیس و زیندانەکان هیچ یەکێک لەو تایبەتمەندیانی تیانە کە پێشێلی مافی زیندانی نەکات. باشە واتە بۆ ئەویان ئەشکەنجەیەکە و یعنی ڕێگە نەدان بۆ خۆی بۆی کە چارەنووسی یەکلا بێتەوە ئەو ئەشکەنجەیەکی جەستەی و دەرونیشە. باشە ئێوە وەکو پارێزەری ئەم کەیسە پێویستە بەواکە کە ڕێگە چارێکی دیکە ببێنەوە بۆەوەی کە بتوانن چاوپێکەوتنی لەگەڵ ئەنجام بدەن بۆی بتوانن لە نزیکەوە قسەی لەگەڵا بکەن بیبینن چیتان کردووە بۆ ئێم هەنگاوانە بگرنە بەر بەتایبەتی لە ڕێگەی مەڵباتەکەیەوە تاوەکوونێ داوای یاسایی تۆمارکردن لەسەر ئاسایژەمەیەکێکە لەو هەنگاوانەی گەر بە هەڵەدانە چبێتم کاتوانن لانی کەم جۆرێک لە کەیسەکە بجوڵانن بۆی کە 143 ڕۆژە بێسەر و شوێنە و کەس هەواڵی نازانە. بەڵێ ئێمە دوو جار تیمی پارێزەران سەردانی بەغایان کردووە
توانین طبعا ئەوان پێشێلی دەستوریان کردووە. محکمەی ئیتیحادی ژێکێکە لەو محکمانەی کە مختصە بە دەستور، واتە کاتێک کە پێشێلی دەستور ئەکرێت و ئەتوانی لێدا بەرزکەیتەوە. هەمان کات محکمەی تحقیقی عولیا هەیە لە عێراق کە ئێمە لەوێشەوە هەنگاوماننا. لە هەمان کاتدا نووسینگەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان تایبەت بە مافەکانی مرۆڤ نووسینگەیەکی تایبەتیان هەیە. ئێمە سکاڵای خۆمان گەیاندۆتە ئەوانیش. ئێمە بۆ کۆتاجار لەم هەفتەیەدا سەردانی ئاسایشی دهۆگەکەینەوە. ئەگەر ڕێگەیان پێداین کە وەکالە تەنزیم بکەین و لەسەر کەیسەکە ڕاوسە بکەین خەیران عەلا خەیر، ئەگەر نا ئێمە ئەو کاتە ڕێگەی تر لە بەغداگرینە بەرەوە بۆ ئەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان ناچار بکەین کە نە هەرتەنیا بۆ کەیسی سلێمان ئەحمەد، بۆ هەموو کەسێکی ئازادی خواست ڕێگە بدەن بە پارێزەر کە بتوانێت ڕاوسە لەسەر دۆسیەکەی بکات. دنیاک سوپاس نەریمان ئەحمەد، پارێزەری کەیسی سلێمان ئەحمەد کە لەگەڵمان بووی. ڕۆژێکی خۆشتان هەبێ. بۆ تۆش هەروەها سوپاس دەکەم. دکتۆر جاویدان کەمال نوێنەری پارتیەکەتی دیموکرات لە هەرێمی کوردستان دەڵێ ئازادی خواسی ئەم ساڵ ئاهەنگی پیرۆزکردنی نەورۆز لە قەندیل دەکرێت. هیوادارین هەموو کەسێک و هەموو لایەنێک و گەلی کورد بە گوڕوتینەوە بەشداری ئەمە هەنگە بن و ئەم پشتیوانێکی بۆ دۆزی گەلی کورد بۆ هەر چوار پارچەی کوردستانە. جژنی نەورۆز لە هەموو گەلی کورد پیرۆز بکەم، لە هەموو گەلانی ئازادی خواست. ئەم ساڵ قەندیل ئاهەنگی پیرۆزکردنی جژنی نەورۆز دەکرێت. هیوادارم هەموو کەسێک هەموو لایەنێک گەلی کورد بە گرسەیی بەشداری ئەم ئاهەنگە ببێ. هەم پشتیوانیە کە بۆ دۆزی گەلی کورد بۆ هەر چوار پارچەی کوردستان پشتیوانیە لە بەرخۆدانی گێریلا، لە بەرخۆدانی شەروانان، لە بەرخۆدانی پێشمەرگە. بێگومان گەلی کورد کە ئەم ئاهەنگە ئەم جژنە پیرۆز دەکات، هەم لە هەمان کاتدا بە هەموو دنیا و عالەم ڕادەگەینێ کە گەلی کورد بەردەوامە لەسەر داخوازی مافی خۆی و سوورە بەردەوامە ژەبێ لە شۆڕەش و سەرهەڵدان تا مافی خۆی بەدەست بێنێ. بەشدار بوون لە ئاهەنگی جژنی نەورۆز ئەرکێکە لەسەر شادی. هەریەک لە هاوارجاف نووسەر و ڕۆژنامەنووس سیروان حسێن هونەرمەند داوا لای کوردان دەکەن بە گەرمین گوڕیتینەوە بەشداری لە ئاهەنگی نەورۆزی ئەم ساڵدا بکەن. نەورۆز لە هەموو گەلی کورد، لە هەموو ئەوانەی کە تەنانەت وشەیەکی کوردیش نازانن، تەنها خۆیان بە کورد دەزانن پیرۆز بێت. نەورۆز ئەو جەژنەیە کە سەری ساڵی کوردیە، بەڵام لە هەمان کاتیشدا شتێکی زۆر گرنگ هەیە، توێژینەوەیکی زۆر گرنگ هەیە لە گردون ناسیە کە دەڵێ 21 سەری ساڵی گردونیە. مانای وایە کورد میلەتێکی زۆر زیرەک و بەتوانا و دانا بوو. خۆی نەورۆز یعنی ڕۆژێکی نوێ، یعنی تازەکردنەوەی هەروە ئەبینی ساڵەکان، ئەبینی لە بەهارە دیسان تازە دەکرێتەوە، هەموو گوژ و گیا و درەخت و ئەمانە هەمووی جلوبەرگێکی تازە لەبەرەکەن. ئێمەی مرۆڤیش ئەبێ هەمان جلوبەرگی تازە بکەین لەبەرمان، یعنی نەتەنیا جلوبەرگ منزورمەوەیە کە ژیانمان، ئیدەمان، ئەوەی کە فکرمانە، ئەوەی کە لە هینمانە دیسان تازەی بکەین و داتایەکی تازە بدەینە بەردەم خەڵک. سوپاسدام کاتە بێ سەرمان بوون. ڕۆژێکی خۆشتان هەبێت.